پێشانگەی دەواازەیەک بۆ ڕەنگەکان کە لایەن زۆر بە شێوەکار دڵشاد بەهادین کراوەتەوە. دیارە دڵشاد بەهادینێکێکە لە شێوەکار هەرە دیارەکان و خاوەنی چەندین پێشانگای تایبەت وارووا پێشانگای هاوبەشە. لە ئێستا لەژێر ناونیشانی دەواازەیەک بۆ ڕەنگەکان پێشانگایەک تایبەت بە ژنان ئاکاتەوە کە لەم پێشانگایە بەشێک لە ئازار و نەهامەتی و قورسایەکانی ژنانی کورد پیشانێت. ئەمڕۆ لە گەلەری زانکۆی جیهان لە سلێمانی پێشانگایکی شێوەکاری هونەرمەندی شێوەکار دڵشاد بەهادین لە ژێرناونیشانی دەواازەیەک بۆ ڕەنگکرایەوە کە تیایدا باس لە ئازار و مێنێتەکانی ژنان دەکات و لە تابلۆکانیشیدا ڕەنگی داوەتەوە. ئەمە پێنجەمین پێشانگامە دیارە پێشانگای ترم لە شارەکان و شوێنەکانی تریش کردوێتەوە. ئەم کارانە دەواازەیەک لە ڕەنگ تایبەتە بە بابەتی ژن واتە تێمای ژن لە کارکردنی منە ڕەنگی داوەتەوە. هەڵبەتە ئەم کارانە پێشتر لە وڵاتی بەریتانیا نمایشم کردهبوو. پێشانگایەکم هەبوو لە ساڵی 2020 ئەم کارانە لێرە نەبینرا بوو. پێم خۆش بوو لەسەر داوای زانکۆی جیهان پێیان خۆش بوو مەعرەزە لێرە بکەمەوە. کارەکانیش 25 کارە بە قیاس و قەبارەی جیاوازە و ئەم کارکردانە زیاتر زادەی ڕنگدانەوەی ژنە لە ناو کۆمەڵگای ڕۆژهەڵاتیە. واتە بابەتەکان بابەت و کێشەکانی ژن و ئاریشەکانی ژنە. خۆتەزانی لە ڕۆژهەڵاتە گەورەترین کێشە ئێستا ئەمڕۆ بابەتی ژنە، بابەتی جێندەرە. ئەم کارکردانە زیاتر هونەرمەند ضرورە کاری لەسەر بکە. من بەش بە حاڵی خۆمەک و بەرپرسیارەتیشی ئەخلاقی لە ناو کۆمەڵگای کوردیا ژن هەڵبەتە لە زۆر ڕۆ مافیە خورێت. منیش لە ڕێی بتوانم هێڵ و ڕەنگەکانی و فیگەرەکانی خۆمەوانێ گزارش لە خەم و ئازارەکانی ژنان بکەم.